بسم الله الرحمن الرحيم، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه واتباعه إلى يوم الدين. أما بعد، السلام عليكم ورحمة الله وبركاته. داواکارم لە پەروەردگار إن شاء الله تعالى ئەمڕۆش بخاتە سەرتەرازوی چاکەکانمان. خێر و بەرەکەتی ئەم ڕۆژە ما سر زهدك کابرایەتە خزمەت ئیمامی حەسەنی بەسری. ئیمامی حەسەنی بەسری وتەی شیرینێ، وتری زۆر جوانەیە. ئەتوانین لە ژیانی خۆمانە زۆر ئیسفادە بکەین لە وتەی ئەم پیاوە بەڕێزانە، چونکە ئەمانە زاهد بوونە، عابد بوونە، بۆ خوا سوڵحاو بوونە، چونکە ئەوان جیلێکی سەردەمی پاک و پوختەیان بینیوە کە جیلی سەحابەیە، ئەمان تابعین، لەوانەوە شت فێر بوونە، بۆیەوە قسەکانیان معنادارە، شیرینە، جوانە، هەمووی. ئێمەش ئەتوانین سوود وەرگرین لەم وشە جوانانەی ئەم ئیمانە بەڕێزانە، ئەم ئیمانە عەزیزانە پێشەوانەمان. ئەفەرمێ پیاوێ هاتە خزمەتی ئیمامی حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، فەرمووی: یا ئیمام، ما سر زهدك في الدنيا؟ ئەی پێشەوە، نهێنێ و سڕی ئەوەی کۆتۆ لە دنیا لە دەستاو نییە دەزڵتا چییە؟ چی وای لێ کردووی لە دنیادا؟ زۆر دنیا نەخستۆتە پێش هەموو شتێک. خوا و پێغەمبەرەکەی قیامەتی خۆت خستۆتە پێشی هەموو شتێ. دنیاکەش بۆ خزمەتی خوا و پێغەمبەر و قیامەت. جا ئینسانی مسلمان و ئیماندار ئەمەیە حەقەت ئەمەیە، یعنی دنیایەک بۆ خزمەتی قیامەت، نەک خوانەکە قیامەتێک بێنی بۆ خزمەتی دنیا، ئەوە خراپ. ئەم پیاوەش فەرمووی چوار شتی جوانی فەرمووی فقال: علمت بأن الرزق لن يؤخذ غيري. ئەڵێ بۆیە ئەوەنە بێباکم و غەمم نییە، ئەزانم ئەو ڕزقەی خوا دایناوە هەر بۆ منە، هیچ کەسێ ناتوانێت ڕزقەکەی من بەرێ. زۆر جوانەڵێ، بۆیە دڵم ئارام بووە کاتێ ئەزانم خوا ڕزقێکی داناوە، هەر ڕزقێک خوا داینابێ بۆ من ئەبێتە نەسیب، دایشینە نابێ، هەوڵشی بۆ بدەم نابێتە نەسیب، ئەیتر خەفەت لە چی بخۆم. کەواتە دڵم ئارامە و زۆر بێتاقەت نیم و هیچ هەڵپەم نییە. مانای ئەوە نییە کە تۆ بۆ دنیا هەوڵ نەدەی، نا، هەوڵە دەی، بەڵام چاک بزانە هەر ڕزقێ خوا نووسیەتی هین تۆیە، لە هەر کوێ بێ، هەر تێ بۆ لای تۆ. هەر ڕزقێکش خوا نەینووسێ لە بەردەم دەرگاکە تا بێ هین تۆ نی. وەکەڵێن پیاوێک چووە ماڵێک داوەت بوو، تر باسییان کە قسمەت وایەوە، ئەگەر قسمەتە بێ سەوابێ و قسمەت کابراوتی با بە قسمەتی چی؟ من ئەوەی سەی وتیان وتی قسمەت ئەوە تا مناتم نانم خواردوتەوە. وتیان ئەگە قسمەت نەبێ ئێستا تۆ ناتوانین چایەکە بخۆی. وتی کاکەوان نییە، قسمەت چی؟ ئەوە چایەکە لە بەردەماوەی خۆ. ئەڵێ سوبحان الله، دەستی برد بۆ چایەکە و دایان لە قاپی. وتیان فڵان کەس حاڵەتە دروست بێ بێتە ڕێوە، وڵا چایەکەی جێلا و ڕۆیشت نێخوات. داویتیان فڵان کەس هەر چایی لە فکر نەما و ئەم باسی خواستەیشی لە فکر نەما. وتیان فڵان کەس باسی قسمەتمان کرد، وتمان ئەم چایە ئەگە خوا نووسیەتی خۆی ئەگە نەینووسیە نایخۆین. وتی ئەشەنە بیلاوایە، ئەیسە قەناعەتم بۆ دروست. یعنی عەزیزان، بۆیە بزانین هەر شتێک خوا نووسیەتی هین تۆیە، بەڵام لەوێ هەندێک شتش جوولانەی هەرێک گەرەک بێ، نەک لە ماڵا دانشی وەڵا خوایە هەرچی نووسێی منە، خوا وای نەوت. ئەمە ناڵێن، ئەسباچینە دەربارەی ئەسباب. وعلمت بأن عملي لا يقوم به غيري. وەزانیمش کار و کردداری خۆم هین خۆمە، کەس خەریکەوە نابێ. بۆیە چیم کرد؟ ئەفەرمێ فاشتغلت به، مەشغوڵ بووم بە کار و کردارەکانی خۆمان، کار و کردداری خۆم. یعنی هەر شتێک هەیە هین خۆمە، خۆم گەرێ خۆم بیکەم، کەسێتر نایە بۆم بکە. ئیسە تۆ ئەگەر نوێژ نەکەی کەس تێ نوێژ بۆ بکە، خۆ ئەگەر نوێژیش بۆ بکە هیچ فایدەی نییە. تۆ ئەگە شتێ لێ بقەومێ ئیشی خۆ بێ، ئەبێ خۆ بیکەی، بە تایبەتی ئەوانەی تایبەتمەندیە کە ئینسان بۆ خۆی.
بۆیە مەشغوڵ بووم بە کار و کردداری خۆمەوە ئەفەرمێ. سێهەمیان وعلمت أن الله مطلع على فاستحيت أن أقبل على المعاصي. ئەژە زانیمش سێهەمیان هەموو کار و کردار هەموو شتێک خۆی پەروەردگار لێم وەرەگرێ، بەڵام لەگەڵ ئەوەدا وریابووم کە مەعسیەت و گوناح و تاوان نەکەم، چونکە لەبەرەی پەروەردگار هەرچی کاتێ من خەریکی چاکە بم کە ئەو چاکە خوای گەورە جواب مەدات و ئەستیجابە مەکا یا وەرمەگرێ، بەڵام ئەگەر لە مەگەڵ مەعسیەت بم نەوەڵا مەعسیەت خوای پەروەردگار موفقم ناکە. وعلمت أن الموت چوارەمش زانیم مردن ينتظرني چاوەڕێمەکە فعدت الزاد للقاء الله. بۆیە دەسم کردە کۆکردنەوەی چاکەکانم بۆ بەردەمی دیوانی خوای پەروەردگار. وجعلني الله وإياكم ئەمە چوار شتە ئەڵێ خوای گەورە من و ئێوەش لەو کەسانە بکە يستمعون القول کەشتەکان جۆمان لێیە وەری دەگرین فيتبعون أحسن چیەکەن لەسەری ئەڕۆین و جێبەجێ دەکەین. خوا ئەمە عەبدە و ئەم بەندەی خۆشە. کەواتە عەزیزان بزانین ئێمە ڕزقمان لای خوایە، خوای پەروەردگار ئێمە ناتوینێتە سەر دنیا خوا ڕزقی داناوە. کاتێ پێغەمبەری خوا فەرمێ لە فەرمایشتێکی ئەربعینەوەی ئەفەرمێ ئینسان 40 ڕۆژە تۆ دوایەوەتە 80 دوایەتە 120 لە زگ دایکە، خوای گەورە چوار شت بۆ نووسی. یەک تۆ بۆچی ڕیزقه ڕزقەکەی بۆ بنووس وعەمەل و کردارەکەی بۆ بنووس شەقیەن ئەو سەعیدەن پیاوێکی چاک یا خراپ. ئەمە تۆمار کراوە بەلەوەی بینە سەر دنیا. لەوەی کابرایە مولحیدمان لێ پەیا بێ بڵێ ئەی باشە ئەگەر وایە ئیتر بۆ چاکە بکەین و بۆ خراپە بکەین، یان بڵێ وەڵا فڵان کەس ئەگەر بەدەست من بکوژرێ ئەگەر لە قەدەر نووسیاوە ئەی باشە من ئەگە کوشتم خەتای من نییە. وریابن مولحیدەکان بەم ڕێگا تێن بۆلاتە ئەبێ جوابتان پێ بێ. نا ئەڵێن ڕاستە لە قەدەر لە ئەزەل نووسراوە بەس خوا گیان نەزانێ و یەک مەلایکە نازانێ، بەڵام خواوە کاری داناوە، خوای گەورە عەقڵی داوە، ئەم عەقڵەی داوە بۆی و کارە نەکەی، بۆی ئەوە تۆ خۆت سەبەبی نەخوانەکە خوای پەروەردگار بکەیتە ئەو سەبەبە و ئەو هۆکارە. نە خوای گەورە وتێتی تۆ حەرەکەت بکە بجوو لێ منیش بەرەکەتە خەمە ماڵ و مناڵ. ئەی تۆ دانیشی ئاوا ئێخوا لەکوێوە بینێرەوەت ڕاستە ڕزقی تۆیە، بەڵام هۆکاری گەرە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کابرا هات و شتەکەی نەبەستەوە چۆ خزمەتی پێغەمبەر صلی الله علیه وسلم. پێغەمبەری خوا فەرموو شتەکەت بەستەوە، وتی نە ئەی پێغەمبەری خوا بۆچیەتی؟ خوای گەورەی بینێ، خوای گەورە خۆی مەحفوظیەکە. وتی نە بڕۆ بیوە سەرەوە ئەمجا بڵێ خوای گەورەی بینێ و خوای گەورە خۆی پارێزێ. فێرێکە ئەمەیە ئیسلام ئەفێری ئەمەمانەکە. بۆیە بزانین بەڵام هەر شتێک لای خوا نووسرابێ کە هی منە هەری منە، هین تۆیە هەرین تۆیە، بۆ تۆیە بۆ تۆیە، بۆ منە بۆ منە. و هەموو کار و کردارێکش هین خۆت ئەبێ خۆت مەشغوڵی بێتەوە، چونکە هین خۆتە و وریاش بی لەسەر تاوان و گوناح بەردەوام نەبی. و چوارەمیانش بزانە مردنیەکەیەوە گەڕێنەوە بەلای خوا پێویستی بە چییە؟ کردەوەی چاکەی. خوای گەورە ڕەحمان لێکەوە عاقبەت خێرمان بکە و لەشمان ساغ بکە. مان کاتە کەسێک ڕزقی حەڵاڵ بکاتە نەسیبمان، کردەوەی جوان بکاتە نەسیبمان. مان کاتە کەسێک غیرەتمان هەبێ لەسەر گوناح و تاوان نەیکەین و چاکە و باشەش ئینشاءڵڵا بیکەین و کردەوەی چاکە کۆ بکەینەوە بۆ قیامەت. آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على